Chit le le, mill charan den mirge
lele yaman, çiğ lele çiğ lele yaman. Açma bistaneme, çiğ lele migya deri jebota, çiğ lele yaman. Açma bistaneme, çiğ lele migya deri jebota. سەرەتا سڵاتان لێبێت ئەمڕۆ بەبوونەی ڕۆژی جیهانی مناڵانەوە پیرۆزبایی خۆم لە هەموو مناڵانی جیهانەکەم ڕۆژی مناڵانە لێ پیرۆز بێت بە تایبەتی لە مناڵە چاوپۆشەکانی خۆم هیوادارم ئەم ساڵ و هەموو ساڵەکان بێتە ڕۆژێکی سەرکەوتنی لە هەموو وارەکانی ژیانیان بە تایبەتی لە بواری خوێندن زۆر سوپاسی چاوبەشەکەی خۆمەکەم و زۆر سوپاسی قوتابخانەی جیهانەکەم بۆ ئەو هەوڵماندووبوونەی زۆر سوپاسی مامۆستاکانەکەم هەمیشە قسووریان نەکرێ بەرامبەر منداڵەکان ئەرکی خۆیان بە جوانی بینیوە بە زیادەوە و هیوادارم زیاتر و ئێستا قسووریان نییە زیاتر پەرە بدەن بە وانەکان و زیاتر یارمەتی مناڵەکان بن و من کچەکەم لێرەیە زۆر زۆر لە مامۆستاکان ڕازیە و دەستخۆشییان لێکەم لە هەموو مادەکان زۆر زۆر بەرەوپێشەوە ڕۆشتووە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەن دەخوازم و دووبارە پیرۆزباییتان لێکەم لە مناڵە چاوبەشەکان سەرکەوتوو بن. بەبوونەی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵانەوە پیرۆزباییەکی زۆر گەرم لەسەر مناڵانی جیهان بە گشتی و کوردستان بە تایبەتی و بە تایبەتیش مناڵانی خۆشەویستی قوتابخانەی جیهانی سلێمانیەکەین ئومێد دەخوازین لە ڕۆژی مناڵانە سەرجەم خواست و ئومێد و داواکاری ئاواتەکانی مناڵان بێتە دی ئەم ڕۆژە بێتە مایەی هاتنەدی خەونەکانیان بێت هیوا خوازین ڕۆژی گۆڕانکاری بێ بەسەر ژیانی مناڵانە و ڕۆژێک بێ بۆ دەربازبوون لە نەهامەتیەکانی بەڵای پەتای کۆرۆنا و کرانەوەی مرۆڤایەتی جارێکی تر بەڕووی جیهانێکی تازەیە جارێکی تر ژیان بێتەوە بەنی مرۆڤایەتی و مرۆڤ بەگشتی و ناڵیش بە تایبەتی لەم ڕۆژەیە بتوانێت ئاسۆیەکی گەشتر بۆ داهاتوێکی ڕەنگینتر لە ژیانی خۆیان ببینێتەوە تەمەناکەین بە تایبەتی بۆ قوتابخانەی جیهانیش ناوە چاوپۆشەکانمان جگەرگۆشەکانمان دوا ڕۆژێکی ڕوونیان هەبێ ئاسۆیەکی ڕووناکیان هەبێ وا قوتابخانەی بێت و پێگەیەک بۆ ئەوەی کە مناڵانە دوا ڕۆژێکیان هەبێت کە هەموو دایک و باوکێک چاوەڕێیەکان لە مناڵەکەی خۆی لە باشترین ئاست و ڕووناکترین دوا ڕۆژە بیان بینینەوە پەیامیشمان بۆ ڕۆژە داواکاریمان بۆ قوتابخانەی جیهانەوەیە کە بە تایبەتی لەم ڕۆژەیە کە نەخۆشی کۆرۆنا بڵاوە ئومێد دەکەین لەسەر جەمساتی مامۆستایان و فەرمانبەرانی تەواوی خوێندکارانیش کە ڕەچاوی پاکوخایانی بکەن بە دەرەجەی یەکەم لەبەرەوەی بەڕاستی ئەشکی سەرشانی هەموومان ڕەچاوی و پاکوتەمیزی بکەین بۆ نەجاتبوونمان لە کەمترین خەسارەت لەم ڕۆژە تەنگانەیە و بتوانین تەجاوزی بکەین و بکەین بۆ ڕۆژێک کە هەموومان تەمەنایەکەین و مناڵە چاوبەشەکانمان بە باشترین ئاست و بەرزترین ئاستەوە بتوانن بگەن بە ئاواتەکانی خۆیان و ئەو پەیامە بگێنن کە هەمووان بەسمانە و زۆر سوپاسان.